بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە ساڵیادی بردومانی قەڵازەیەکەین لەلایەن ڕژێمی بەعسەوە. بێگومان دوای ئەوەی لە ساڵی 1968 بەعسیەکان هاتنە سەر حکوم لە عێراق و لە بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 پاشگەز بوونەوە، بێگومان با بڵین نێوانی کورد و حکوومەتی بەعس تێکچۆوە. چۆن؟ طبعاً یەکەم کۆمەڵکوژیە، یەکەم جینۆساید و یەکەم چەکی قەدەغەکرا و حکوومەتی بەعس لە سەرگەلی کورد تاقی کردەوە. بردومانی قەڵازە لەلایەن ڕژێمی بەعسەوە بێگومان لە 24 ساڵی 1974 ڕوویدا، کاتژمێر 9:45 دقیقەی سەر لە بەیانی بوو. چی تێدا بەکارهات؟ حکوومەتی بەعس فڕۆکەی سوخۆ کە لە ناو خەڵکیا بە سیخۆ بەناوبانگە میکی ڕووسی و باجەری فەڕەنسی لەو بردومانەیە بەشداریان کرد. هەروەها چەکی قەدەغەکراوی ناپاڵمیش لە قەڵاتزێ بەکارهێنرا. بزانین بردومانی چۆکرا. ئەم شوێنانە بردومانکران بە شەناوخۆیی قوتابیان و سەرۆکایەتی زانکۆ کە ئەو کاتە زانکۆی سلێمانی بە بڕیارێکی شۆڕش بێگومان چوو بۆ قەڵاتزێ. شارەوانی قەڵاتزێ قایمقامێت و تەنانەت ماڵی قایمقامیش بردومان کرا. هەروەها نەخۆشخانەی قەڵاتزێ، قوتابخانەی قەڵاتزەی کچان، پشدەری سەرەتایی و دواناوەندی قەڵاتزێ، هەروەها نزیکەی 67 خان و دووکان بردومان کران. لە ئەنجامە چی کەوتەوە؟ 163 هاوڵاتی شەهید بوون، زیاتر لە 300 کەسیش بریندار بوون. باش، زانکۆی سلێمانی لە قەڵاتزێ بردومان کرا، ئاماژەمان پێکرد. زانکۆکە بە بڕیاری سەرکردایەتی شۆڕش لە سلێمانیەوە گوازرابووە بۆ قەڵاتزێ. 9 قوتابی زانکۆ و ژمارەیەک مامۆستاش شەهید بوون بێگومان لەو بردومانەیە. باشە، دوای 8 ساڵ لە ساڵیادی ئەم بردومانە لە 24 ساڵی 1982 خەڵک دژی بەعس لە قەڵاتزێ ڕاپەڕین. بەڵام چی ڕوویە؟ مامۆستا سنووبەر مەحموود و دایکە ئامینە شەهید بوون، هەروەها 5 هاوڵاتی بریندار بوون، 60 کەسیش لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کران. باش، کەیسی بردومانی قەڵاتزێ لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بێگومان بەداخەوە کەیسێکی سربەخۆ بە جینۆساید نەناسێنراوە. هەروەها خەڵکەکەشی قەرەبوو نەکراونەتەوە و ئەم ناوچێژە لایەن حکوومەتی هەرێمیش و حکوومەتی عێراقیشەوە پراوێز خراوە. ئەمەی باسمان کرد ساڵیادی بردومانی قەڵاتزێ بوو.